باشە وشەیەکی ترمان هەیە حازر شتێک حازر بێ ئامادە بزانین ئەوین چ دەڵێ ئامادەکراو ینی ئامادە بزانین ئەو ئامادە باشە ئەی هەمان ڕا باشە با مایکەکە لە لای من بێ وەڵامی ڕاست بە شتێک کە حازری بکەی پێی دەڵێ ئامادەکردن کەواتە وەڵامەکەتان ڕاستە دەستان خۆش بێ ئاسرەوشە دەوێت چەپڵە لێدا کەواتە چەپڵێک لێدە دەتوانین چاوتان دابخەن ناوڵە چاوتان بکەرە بۆی نەیبین بە لە زمانی خۆمان ڕۆژانە ئەگەر ئەوەیە بکەین دەڵێن معامەلە هەم معامەلەیەک شتێک کە بڕۆی دوکانێک تێ شتێک هەرزانتر بکڕێ معامەلەکردن چی پێ دەڵێن نسی هەڵبژاردنتان پێ دەڵێن ئاڵوودا سەوداکردن هاوێنە سەوداکردن باشە نیشەر سەوداکردن کەواتە وەڵامەکەتان ڕاستە و چەپڵەیەک بۆ خۆتان لێدات کاتێک بۆن و نەمەعاملێ شتێک دەکەی بە زمانی کوردی پەتی خۆمان دەڵێ سەودا هە سەودای ئەو شتە دەکەین دەست خۆش بێ سەوداکردن ئاسرەوشە بە چاوی چەپی سەیری من دەکا بە چاوی ڕاستیشی دەوێزان سێرەکەیان باشە هەر ئەوە زۆر ئاسانە بە دەفتەر چی دەڵێن تێنووس زۆر باشە گرنگە ئێمە وشە کوردیە پەتیەکان ڕۆژانە جارجار بەکاری بێنین بۆی لە بیرمان نەچێ بە دەفتەر دەڵێن تێنووس ئەها تێنووس واتە شوێنێکە تێیدا دەنووسی تێنووسی پێ دەڵێن دەستان خۆش بێ وشەیەکی ترمان هەیە ئەها ئەو وشەیان زۆر ئاسانە وەڵا لەو ئاسانترە نانە قەڵەم چی پێ دەڵێن بە کوردی پەتی قەڵەم پێنووس باشە کەواتە وەڵامی ڕاست پێنووسە دەستان خۆش هەربژێ چەپڵی نەهێت بۆ وشەیەکی تر بزانین ئەو وشە قورسە ئەوە شایانی چەپڵە لێدانە بزانین ئۆهۆ یەکەم جار هەڵبژاردنتان پێ نادەم لەوەشیان پرسیارەکە دەگۆڕم کوردیە پەتیەکە دەڵێم دەبێ ئێوە خۆتان ئەو شەیە بڵێن کە ڕۆژانە بەکاری دێن ناندین واتە چی ناندین سەرمە بزانم دەزانم چەنە بیچەنی باشە بیری لێ بکە و زیاتر ئەوە نەتبینیەوە بۆیە ناندین بیری لێ بکەوە ناندین نان باشە شوێنێکە لە ماڵەوە نانی لێیە بۆتان ئاسان دەکەم شوێنێکە مەتباخ کەواتە وەڵامەکە ڕاستە و مەتباخ خۆش هەربژی ئێمە ناندین بەکاردێنین لە کوردی پەتی لە شوێنی مەتبەخ زیاتر لە زمانی عەرەبیەوە وەرگیراوە لێوە نزیکە ئێستا خۆش وشەیەکی ترمان هەیە و کۆتا وشەیە ئاسانە هەر زۆریش ئاسانە پرسیار ڕۆژانە لە جیاتی پرسیارە هەندێک جار وشەیەکی عەرەبی بەکاردێنێت چییە؟ بیری لێ بکەنەوە پرسیار مامۆستا پرسیارێکم هەیە دایە پرسیارێکم هەیە بابە پرسیارێکم هەیە خۆی دەبێت پرسیار بەکاربێنی بەڵام ئێمە چکە ها وشەیەکی تر زۆر بەکاردێنی ڕۆژانە خۆی پرسیارەکە ڕاستە بەڵام ئەوەیان لە عەرەبیەوە وەرگیراوە بە پیتی سئیش دەست پێ دەکا سوئال کەواتە وەڵامەکە ڕاستە تۆش پێت وایە سوئال هەموو وەڵامەکە ڕاستە قابلە بڵێ نەخێر زۆر باشە پێشی بڕۆمە سەر پرسیارەکانی تر ڕێنما خان دەمەوێت لێت بپرسم ئایا گرینگە ئێمە وشە کوردیەکان و کوردیە پەتیەکان بزانیان هەر وشە عەرەبیەکان و زمانەکانی تر بەکاربێنین زۆر دیکەم بزانین بە زیاتر دەبێت پەتی کوردیەکان بزانین چکە زمانی باو باپیرانوانە دەبێت بزانین بەدڵنیایەوە دەست خۆش بێ ئەی چی دەربارەی زمانی ئینگلیزی گرینگە زمانی ئینگلیزی بزانین بەڵام دەبێت لەسەر کوردی لە بەڵێ دەبێت بزانین بەس نابێت بکەین یەکەم زمان چکە کوردی یەکەم زمانی خۆمانە دەبێت بکەینە دووەم زمانیان سێم زمان کەواتە زمانی دایکمان چ زمانێکە بۆ زمانە قسە دەکەین زمانی دایکمان چ زمانێکە کوردیەوە جلی کوردیشمان لەبەرەوە ئەمڕۆ بە کوردی قسە دەکەین دەست خۆش بێ کاکە موحەممەد گرینگە منداڵان ئینگلیزی بزانن ئەی گرینگە کوردی لەبیر بکەن تەنیا بە ئینگلیزی قسە بکەن نەخێن کوردی باشترە پێت وایە پێویستە هەردوو زمان بزانیان تەنیا ئینگلیزی هەردوو زمان دەی بزانن بەڵام زیاتر بە کامەی قسەی بکەن کوردی چکە کوردی زمانی باو باپیرانمانە دەست خۆش بێ هەربژی بێگومان بینەرانی عزیز من هیچ کام لەو قسانێکەوە منداڵان دەکەن هیچ کامێکانی هیچم پێ نەگوتونەوە قسەی خۆتان و ڕای خۆتان دڵخۆشم کە
منداڵانمان ئەو ڕایە باشیان هەیە. ئەوین خان وشە کوردیە پەتیەکان تا چەند دەتزانی پێشتر لە قوتابخانەیان دێکزار مامۆستا پرسیار لێ دەکا بۆ نمونە بە سیارە دەڵێن چی ئۆتۆمبیل زۆرم دەزانم. زۆری دەزانی گرینگەکەم خەڵک بیزانێ بەڵێ لەبەرەوەی کوردی زمانی خۆمانە بۆیە دەبێ هەممان بیزانێ. ئەیچی دەربارەی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی ئێمە دڵخۆشم کە تۆ شوێنێکت هەیە کە ڤیددیوەکانتی لێ بڵاو دەکەیەوە ماڵەوە هاوکاری دەکەن پاڵپشتی دەکەن ماڵەوە وانە ئەوان ڤیددیوەکان بۆ تۆمار دەکەن و منداڵان تریش سوودی لێوەردەگرن ڤیددیوەکان دەربارەی چییە؟ دەربارەی زمانی ئینگلیزیە کە یعنی با زمانی ئینگلیزیەکەم ئەگە وشێک بۆ نمونە ئینگلیزی بێ کوردی بێ ئەیکەم بە ئینگلیزی چۆن بە ئینگلیزی بێ کەواتە هاوکاری منداڵان دەکەی کە شارەزای زمانی ئینگلیزی بن و پەیوەندیان بە زمانی کوردیەوە هەبێ واتە بەیەکەوەیان دەبەستیەوە دەست خۆش بێکارێکی زۆر باش دەکات لەبەر ئەوەی منداڵان لە منداڵانەوە زیاتر فێر دەبن ئەویش دەوێت منداڵانی تر لە ڕێگەی هەژمارەکەیەوە فێر بکات دەست خۆش ئەوین خان سرەوشە خان زمانێکی کوردی پەتی زۆر خۆش قسە دەکەین باش هەر هەمومان کوردی پەتی قسە دەکەین بەڵام کەمتر وشەکان بەکاردێن ڕەنگە زۆر شارەزای نەبین سرەوشە خان گرینگە خەڵک کوردی پەتی بزانێت بەڵێ لەبەرەوەی زمانی دایکمانە و ینی ئەمە ناڵێن بە زمانی ئینگلیزی قسەمەکە و نازانتە بەس یەکەم زار بە کوردەکە ئەجە دوای بکە ئینگلیزی و عەرەبی گرینگە خۆمان بەیەک زمان نەبەستینەوە بۆ نمونە تەنیا ئینگلیزی تەنیا کوردی نەزانین بەیانی بۆی کارێک شتێکمان دەستکەوی گرینگە ئینگلیزیشمان باش بێ و عەرەبیشمان باش بێ زمانی تریش بزانین بەڵام نابێ بڵێ من کوردی قسە ناکەم تەنیا ئینگلیزی قسە دەکەم